بەڵێ لەگەڵتان بەردەوامە بین لەم مانگە پیرۆزەیە بەردەوام ئەوترێت لە پاڵ ئەوەی کە کەسەکان بە ڕۆژ و ئەبن ئاگایشیان ئەبێ لەوە بێت کە تەندروستیان پارێزراو بێت هەر بۆیە هەندێک لە کەسەکان کەلانە هەندێک نەخۆشی درێژخایەنیان هەیە بەردەوام پێیان ئەوترێت ڕاوێژێک لەگەڵ پزیشکەکەیان بکەن بۆی کە بزانن ئایا لە ڕووی پزیشکیەوە بۆیان هەیە بە ڕۆژوو بوون ئەگەر بۆیان هەیە بوون منە چ گۆڕانکاریەک ئەبێ بەسەر شێوازی بەکارهێنانی دەرمان شێوازی ڕۆژوشکان هەموو ئەمانە بهێنن بۆی کە ئینشەڵڵا لە پاڵەوەی سوودمەندە بن لە بەرەکەتی ماڵەکە تەندروستیشان پارێزراو بێت گوێمان لە هەواڵی ناخۆش نەبێت لە مانگە پیرۆزەدا جا هەر بۆیە ئێمە لە تەوەری ئەم بەشەمان قساکەین لەسەرەوەی کە وەکو بە ڕۆژوو بوون کامێک لە کەسەکان لە مانگەیە ئەبێ ڕاوێژی پزیشکی وەرگرن و هەروەها هەندێک گۆڕانکاری هۆرمۆنی هەیە پەیوەندی بە ڕژێنەرەکانەوە هەیە لەم مانگەدا بێگومان بۆ کەسانێ بە ڕۆژوو ئەبن ئەگەر خۆیان نەخۆشی درێژخایانیان هەبێت زیاترە بێ ئاگایان لەسەری بێت هەرو بابەتی کوێرە ڕژێنەرەکان با بزانین بۆ نمونە کەسێک غودەی هەبێ ئەمانە لەم مانگەیە ئەبێت چ ڕێنەمایەکی دیکە لە پاڵ ڕاوێژ لەگەڵ پزیشکەکەیە ڕەچاو بکات هەر بۆیە بەڕێز دکتۆر هونەر عوسمان پسپۆڕی وردی شەکرە و غودە و کوێرە گلاندەکان لە لامان ئامادەیە وەڵامی پرسیارەکانمانەداتەوە لەم بەشە دکتۆر هونەر سلااوی لەبێ زۆر زۆر بەخێر بێت زۆر بەخێر بێت دکتۆر سەرەتا با لەمەوە دەست پێ بکەین کە ئەگەر کەسێک بێتە لای بەڕێزت وەکو نەخۆشی درێژخایەنی هەبێ بەڕێزت کامێک لە نەخۆشیەکان سنوورداریەکەی بە ڕۆژوو بوون بۆی یان ئەوەی ئەڵەی ئەبێ ئاگاداری خۆی بێ بەڵێ زۆر سپاس تەبانۆک و مناڵ خۆمان نەزانی مناڵ تەمەنێکە کە جارە پێش هەموو شتێ بزانین لە کەیەوە ئێمە ڕێی پێ بینکەوە بە ڕۆژوو بێت چکە بە ڕۆژوو بوون خۆی لە خۆیان خۆگرتنەوەی لە خواردن و لە خواردن کە ڕەنگە تەئسیل لە گەشەی مناڵ بکات ئێمە بەگشتی پێمان باشە مناڵ لە تەمەنی بلوغەوە یان با بڵین لە تەمەنی 10 ساڵ و بەسەرەوە ڕێی پێبین کە بە تاواتی بە ڕۆژوو بێت بەڵام پێش ئەو تەمەنە بێ بە تاواتی ڕێی پێ نێن چکە بەڕاستی تەئسیل لە گەشە و لە زۆر شتی ئەکات بەنسبەت نەخۆشیەکانی غودە و شەکرەی مناڵەوە یان چۆرە گلاندەکان بەگشتی خوا بمبورە قسەکەشت ئەبڕۆم هەرمادام باسی مناڵە کرد مناڵی وامان هەیە بۆ نمونە تۆزێک زەردەڵەیە تۆزێ بێهێزە هەندێک جار کەم خوێنە بەڵام تەمەنیش لە 12 ساڵ گەورەترە بۆ نمونە هەرزە کارنێترەمانە بۆ نمونە ئەمانە ئەتوانن لە ڕووی پزیشکیەوە بە ڕۆژوو بنیانە ئەگەر نەخۆشیەکەی دەستنیشان کرا لەیان پزیشکی پسپۆڕەوە ساکە ئێمە بۆ نمونە مناڵێکەوەکە تۆ باسیەکەیت کە وردەڵە ئەوانەیە کەواتە گەشەی دواکەوتووە ئەگەر گەشەی دواکەوت بێت گەشەی باڵا یان گەشەی کێشی و لەسەر چارەسەری با بڵێن گەشە بێت ئەو کاتە ئێمە خۆمان ڕێنمایی پێین ڕەنگە پێی بڵێن کە ئەگەر عیلاجەکانی بە مەزبوطی بخوات ئەگەر خواردنەکانی بەو شێوازە بکەیمە بۆی دەستنیشانەکەین ڕەنگە ڕێگەی پێبین کە بتوانێت بە ڕۆژوو بێت بەڵام ئەوش بە شەرتێک کە گەشەی زۆر دوان نەکەوت بێت چونکە ئێمە دەرەجەمانەیە بۆ دواکەوتنی گەشە بێ لە ئاستێکا بێت کە ڕێگە پێدراوە بێت لەلایەن پزیشکی پسپۆڕەوە باشە زۆر جارێمە کە باسی واکەین یعنی هەر کەسێک جەستەیەکی تەندروستی هەبێ ئامادەیە بۆی کە بتوانێت بە ڕۆژوو بێت لەوانەشە لە ڕووی زانستی تەندروستی شۆز باس لە سوودەکانی ڕۆژوەگرێ بەدەر لەلایەنە دینەکەی کە پەیوەندیەکی ڕۆحی تۆ و خوای گەورەیە کە جەستەت ئارامە بێتەوە وەک چۆنەڵێ ئەندامەکان تۆزێ بە خۆیان پشوو ئەیان بەڵام زۆر کەسمان هەیە دکتۆر ئینکاری لەگەڵ خۆیان کات یعنی هەستەکات گرفتێکیە هەستەکات نەخۆشیێکی غودەی هەیە هەستەکات گرفتێ لە کوێرە ڕژێنەکانی هەیە بەڵام ئەڵێ خۆم ڕۆ بە ڕۆژوو میچ کێشەم نییە ئەگەر ئەم کەسە هەر بە ڕۆژوو بێت لێکەوتی خراپتریە بێ بۆ دوجار بە تاکید ئێستا بە نمونە نەخۆشی شەکرەی مناڵ کە نەخۆشیێکی زۆر حساسە یعنی ئەو مناڵانی کەەوە ئەیانوێت بە ڕۆژوو بن و نەخۆشی شەکریان لەگەڵایە ئێمە بەدڵنیەوە زانین کەمانە عیلاجی دەرزیان سۆلینیان هەیە ئەم دەرزیان سۆینە زۆر حساسە کە تۆ کە دەرزەکە بۆ مناڵەکەکەی مەترسی دابەزینی شەکرمان هەیە لە لەشە کە زۆر خەتەری زیاترە و ڕسکی زیاترە لە بەرز بنەوەی شەکرەکە بۆیە سیرەکەیت یعنی ئەگەر دابەزینی شەکر ڕووبات زۆر کێشە دروستە بێت لەوانە لەواسی بورانەوە بێت حاڵەتی گەشتکە بێت تەئسیری زۆر بەهێزی لەسەر مێشکە بێت بۆیە ئێمە چیەکەین یعنی پێش ئەوە ئەگە بێ بە ڕۆژ بێت کەسەکەش عیلاجیان سەرینی هەبێت یەتە لای ئێمە عیلاجەکانی بۆ ڕێگەخینەوە هیچ نەبێت جورعیان سۆینەکەی بۆ کەمەکەینەوە بۆی لە ڕۆژە شەکری دانەبەزێت و پێشی ئەڵێن شەوانە چی بخوات پارشەوان چی بخوا و ئێوارانش چی بخوات بەتایبەتە کە پارشەوان هەڵەسێ بێ ئەو خواردنانە بخوا کە پرۆتینی زۆرە بە نمونە هێلکە پەنیر با بڵین جۆز و ئەو خواردنانی کە پرۆتینی باشیان تایە بۆی شەکری بە ڕۆژ دانەبەزێت تەئسیل لە دابەزینی شەکری نەکا و
گەشەشی تەسیری لەسەر دروست نابێت ئەمە یەک دووش ئەگەر ئەنسۆلینەکەشی بۆ ڕێگەخینەوە عیلاجەکەی بۆ ڕێگەخینەوە بەڵام ئەگەم مناڵەکە پێش ئەوە زانیمان پێشەوەی ڕەمەزان بێت شەکری کۆنتترۆل نییە بەنمونە شەکری 3 مانگی لە 10-12 ئەوانەیە و زایدان جاروایە کە ئێمە هیستری با بڵین کە پرسیایی لێکین پێشوەختاڵێ دکتۆرەمە مانگەکانی پێشوو بە بەردەوام شەکری دابەزیەوە یان ئەوتانە لە ئێستاە نەخۆشیێکی توش بووە ئەمانە ڕێگەیان پێ نادەین کە بە ڕۆژ بن چونکە ئەمانە ڕیسکێکی زۆر دروستەکە خطورەیەکی زۆر دروستەکە لەسەر ژیانی مناڵەکە باشە دکتۆر ئێستا لەوانەیە پرسیاری کۆمەڵە دایک و باوک بێڵێ مناڵەکەم 12 ساڵە ماشەڵڵا گەورەشە و حەزیشەکەین لە ئێستەوە ڕابێ بە ڕۆژوو بێ خۆشی حەزی پێکە ئەگەر بە ڕۆژوو بوو کۆمەڵە نیشانە هەیە باسیەوەت کرد سەرجێژان و بەڕچاوی لێڵە بێ کۆمەڵە نیشانەی دیار هەیە کە ئیتر دایکە کاسی پێ بکە بڵێ مناڵە بێ لێرە ڕۆژۆکی بشکێنە پێویست ناکە بەردەوام بەڵێ بەتاکید پێمان خۆش ئەوانەمان باسکەی بۆی دایک باوکان بەتاکید یعنی ئەگەر باسی دابەزینی ڕێژەی شەکر بکەین سێرەکەی ئەو کەسە وەکو نیشانە تووشی سەرگێش خواردنە بێت سەرێشەیەک ڕەنگی زەر دەبێت ئاراکردنەوە وردەوردەوای لێت کە هۆشی تێکەچێت بۆیە لەم نیشانانی کە لێ دروست بوو ئەبێ یەکسەر دایکەکە ئاگدار بێت یان باوکەکە ئاگدار بێت و پێی بڵێ کە نابێ بە ڕۆژوو بیت و زایدە ئەگەر خۆی نەخۆشی شەکرێ بێت یعنی خۆی پێشتر جیهازی شەکرێ هەیە کە فەحسی بۆکە یەکسەر لەو کاتانەیە خۆیان نەزانن نیشانەکانی دابەزینی شەکر چییە فەحسی بۆکەن ئەگە زانیان ڕێژەکەی دابەزیوە لە خوار هەفتاوەیە ڕێژەی شەکریان یەکسەرە بێت ڕۆژەکەی بشکێنێت چکەمە خطورەیە و ڕسکەکە مشکلی بۆ دروستەکان زۆر باشە وەڵا شێفڕەوشتیش کە لەگەڵمانە ئەمڕۆ دکتۆر هونەر پرسیارێکی لە بەڕێز بوو شێفڕەوشت لە شە ساغ بێ پرسیارت لە دکتۆر هونەر چی بوو دکتۆر سڵاو لێ بە خێر بێ ڕۆسەتیەوە برنجی قاوەیی بەڵێ ئاساییە بخورێت یا بەپی تەمەنەکان فەرقەکات بەڵێ بەسەلەی برنجی قاوەی ئەگەر بەنسبەت نەخۆشەکانی چۆرەگلاندەکان و باسی بکەم جیاوازەوە لە مناڵێکی ئاسایی وەکو مناڵێکی ئاسایی کێشەمان لەگەڵی نییە بەڵام وەکو مناڵەکانی کە شەکریان هەیە ئێمە عاتەن ئەوە هیچ برنجی سپیان زۆر لێکەمەکەینەوە بەڵام بۆکو برنجی قاوەیە و کە تۆ باسەکەی بەڵێ بەتاکید ئەوە باشترە لە برنجی سپی بۆ شەکر کەمتر بەرزەکاتەوە باشترە هەرچەند ئەوش بە تاواتی ڕێگەیان پێ ناینەوە باید ڕێژەیەکی دیاریکراویان پێ ئەڵێنیانی بەڵام بەتوانێت بیخوا بەڵێ بەتاکید دەست خۆش بێ شێف سوپاسم لە بەرەوەی بەردەوامەوان خواردن دروستەکەن وەڵامی پرسیارێک بوو بابەتی کە هەیە زۆر گرنگە زۆر دکتۆر جەختەکەیتە سەر مناڵ بۆچی؟ بەڵێ من پێشەم شتی پسپۆڕەکەم چونکە شەکرە و چۆرەگلاندی مناڵە اختصاسەکەم لە مناڵایە بۆیە ئێمە وجایدن مناڵ مەرحەلەی گەشەیەتی مەرحەلەی گەشەیە پێویستی بە هەموو جۆرە خۆراکێک هەیە لە میوە و سەوزەکان لە پرۆتین لە کاربوهایدرێت ئەمانی هەموو ڕۆژانە پێویستە بە شێوازێکی جۆرا و جۆر و بە ڕێژەیەکی جۆرا و جۆر زۆر پێویستە بۆ گەشەیان لەبەرەوە ئێمە زۆر تەرکیزە خینە سەریان لە هەموو تەمەنەکانە بە پێی ئاستی خۆی بۆیە یعنی هەموو کاتێکە ئێمە بەشێک لە ئیشەکەمان کە ڕۆژانە مناڵان نەبینین نەخۆش بیان نەخۆش نەبێ بۆ چاودێریکردنی گەشەیان تەرکیزی زۆر خینە سەر لایانی خواردنە و لایانی خەویشان بالمناسبە ینی خەوی زۆر گرنگە بۆ مناڵ بۆ گەشەی باڵایان بۆ گەشەی مێشکیان بۆیە زۆر تەرکیزە خینە سەر ئەو بابەتە بەڕاستی زۆر باش هەڵە مادام پسپۆڕەکەی بەڕێزت لە بواری مناڵانە دکتۆر کاتە بە هەر لەم بوارەیە زیاتر قسە بکەین ئێمە هەندێک لە مناڵەکانمان با بڵێن گرفتی ڕژێنەری پەرێزادیان لاانێ بۆ دروست بێت لەمانە بە چ شێوەیەکە بەڵێ ئەوەی کە بەڕێز باسەکەیت با بڵێن لە کوردەواری خۆمان لەناو خۆمان پێڵین غودەی تەمبەڵ بەشێکان غودەی تەمبەڵ ئەوەیە کە ئەو پەریزادە و غودەیە با بڵێن هۆرمۆنەکە بە جوانی دەرنایەت لەبەرەوە ڕۆژانە پێویستی بە عیلاجە بێت هاتە نەمانە عیلاجیان ئەدرێتی بە شێوازی حەب ئەم حەبە ڕۆژانە یەکجار ئەیخوات ئێمە کاتێک کە مناڵێک غودەیە و بەنیازە بە ڕۆژوو بێت پێیان ئەڵێن کە عیلاجەکە بۆیان ڕێگەخینەوە عادەتەن عیلاجی حەبی غودا لە بەیانیانە ئەخورێت نیو سەعات بۆ سەعاتێک پێش ناخواردن بەڵام ئەکە بێ بە ڕۆژوو بێت حەلی چییە؟ یعنی حەلی ئەوەیە ئەوتانێک کە پارشێ وەستا نیو سەعات زووتر ئەستێ حەبەکە بخوا لەسەر مەعیدەی خاڵی دوای نیو سەعات دەستکا بە خواردن یان سێ چارەک دوایەوە دەستکا بە خواردن یانیش حەلێکی دووەممان ئەوەیە کە شەو پێش ئەوەی ئێواران کە پێشەوەی ڕۆژەکەی بشکێنێت کە یەکسەر ڕۆژەکەیشکان ئاوی خواردەوە حەبەکە بخوا نیو سەعات دوایەوە نان بخوات تۆزی حاڵەکە قورسە بێ بەڕاستی چونکە بێت حملێکی هەبێت یانە بێت شەوان زوو هەستێ حەبەکەی بخوات و نیو سەعات دوایەوە نان بخوایان شەوێت ئێواران
کە ڕۆژەگەش کانجارێ حەبەکە بخوا و باش. چاوەڕێ جامە تۆ زەحمەتە بۆ مناڵ بەڵێ. توانی لەگەڵ گەورەیە توانی کاتی بۆ دەبەز مناڵ برسی بێت و پێڵی نوی ساعت بۆستە گوناح یاخەوەکە پێویستێتی نی ساعت زووتر هەستێ مەگە نیو ساعت زووتر هەستی و حەبەکە بخوا چونکە ئەوانە بێت یعنی ئیسفادەیەکی زۆر باش لە حەبەکە ناکە حەبەکە بە شێوازێکی باش هەڵ نامەژرێ لە مەعیدەیە. باشە دکتۆر ئێستا باست کردوتت ئەگەر خوا نەخواسە مناڵێک شەکرەی خوێنی بەرز بێت تووشی ئەوا بێت لە پڕادا بەزێت هەندێک جار لە کاتی بە ڕۆژوو بوون ئەمە پێویستەکە بشکێنرێت ئەگەر زۆر ڕێژەکەی دابەزێت کە ئەگەر مناڵێک ئەم غودەی پەریزادەی ئەم ڕژێنەری پەریزادەی ئاوا بەم شێوەیە هەبێ ئەوش هەیە حاڵەتێک کە ڕوبەڕووی بێتەوە لە پڕا ناچار بێ بیشکێنە؟ بەڵێ نەنا وەکو مەسلەی غودە بڵین پەریزادە غودەی دەرەقی ئەمە هاتەن مەشاکلی مباشریان بۆ دروست ناکە یەکسەر بەس بە شێوازێکی دیرەشخایە نەگە کۆنتترۆل نەبێت تاسی لە هۆرمونات و لە گەشەی باڵا و لە زۆر شتیانەکە لە گەشەی مێشک و لەوانیان نکات بەڵام بە مباشر یەکسەر کێشێکیان بۆ دروست ناکە بۆ دکتۆر ئێسا ئێمە زۆر کات وازانین زۆر باشین لەگە منداڵەکانمان بەڵام زۆر لە ئەمان کاتامە بۆ هەمومان قساکەین وەکو هاوڵاتی زۆر خراپین لەگە مناڵەکانمان بۆ نمونە ئەو خواردنانەی عینێک کە زۆر پەیوەندی بە بەرز و نزمی شەکرەوە هەیە وەکو بەڕێز باسێک یعنی کۆلایە شەربەتی ناو ئەم پاکەتانەیە کۆمەڵێ پسکیت و ئەوانەی کە ڕێژەیەکی زۆر شەکریتیایە بە علاگە لە بازار بۆی هێنی تۆڵی خوا خۆم نەم خواردو بە ئەم بیخوا جا من بۆچی ئەماناڵێم ئەمە هەموو پەیوەندی بە خۆمانەوە وەکو خێزانەکان یەک کەسمانی لێ بە دەرنین و حەزیژەکەین بۆ مناڵەکان بیکڕین مەساسەیە هەمووی هەرچیەکی بگرە ڕێژەیەکی زۆری شەکریتیایە بەڕێزت ڕێنمایی چییە بۆ هەمومان بۆ دایک و باوکان بە تایبەتی یعنی مناڵ ئەگەر ئەمانە بەردەوام بێ لەسەری چ کاریگەریە لەسەر ڕژێنەرەکانی لە گۆڕانکاری هۆرمۆنەکانی لە گۆڕانکاری بەرز و نزمی شەرکەی دروست دەکات بەڵێ بەتاکید یعنی هەر هەمووی لا بێت پەرداخشبەتی پرتەقاڵی بەڵێ وەڵات تۆ زۆر کەسێکی باشیت طبعا شەکری ئەوی کە تۆ باسەکەیت شەکری سەریعی پێڵێن یعنی ئەم شەکرانەکەەوە لە پسکیت و لە ساردی و کە ساردی ڕێژێکی زۆر شەکریتیایە لە نەستەلە و ئەم شتانی کە لە مارکەتەکانە زۆرن ڕەمەزانە بۆیە باسی هەر ئێوارە بەربانگەکەی بە دووسێ پەرداخ ساردی بەڵێ ئەم شەکرە سەریعە خۆی لە خۆیان ئەگەر تەسیرەکەی لەسەر مناڵ حساب بکەین مناڵ ئەم شەکرە سەریعانە وای لە کات تێریەکە پێش هەست بە تێربوونەکە خواردنە بە سوودەکان ناخوا لەوانە مریشک و گۆشت و کە بەردەوام ڕۆژانە دایکان گلی ئەمانێڵە دکتۆر مناڵەکەم ناخوا ئەڵین کێشتە چیە سێرەکەین لەو لاوە خۆتەڵەیەک علاگەشتی بۆکردن هەکەیەتە ژوورە بۆ ئێمە بۆ لای کلینیکەکەمان سێرەکەن علاگەی پسکێت و هینی پێەیە یەکەوە بخوانانی پێ ناخورێ ئەمە یەک عنی تاثیر لە خواردنێکە کە ناخوا سێرەکە دوای کێشی دابەزێ ئەمە یەک دوو خۆی لە خۆیان بەرزبوونەوەی ڕێژەی شەکر ئینسۆلین بەرزەکاتەوە لە شەکر ئینسۆلینی بەرز کردەوە خۆی لە خۆیان مباشرەتەن هۆرمۆنی گەشە کەمەکە هۆرمۆنی گەشەی باڵای کەمەکە کەواتە جارێکی ترش تاثیر لە باڵاشی ئەکات بۆ ئێمە بەردەوام ڕێنمایان نەکەین ئەڵێن خواردنەکان بە خواردنێکی باڵانس و تەندروست بن یعنی چۆنایی بابەتی پرۆتینەکان ئێمە زۆر تەرکیز دەخێنە سەری پاخلەمەنیەکان شیرەمەنیەکان لە شیر و ماست و پەنیر و هێلکە کە زۆر گرنگن بۆ گەشەی مێشک و باڵای مناڵش بەتایبەت لەگەڵ ماسوولکەکانیە پاخلەمەنیەکان شیرەمەنیەکان گۆشت و مریشک لەگەڵ ماسی ئەمانەشتی زۆر باشن و ئەگەر بیوە شیرنی بخوات یعنی من ناڵێم هیچیش نەخوا بەڵام بەوکو مناسبەتێک جار بیخوات یعنی لە هەفتەیەکە جارە تا دوو جار ئەچنە دەرەوە دەرچوونێکی شتێکەیە شتێکی کەمەخواوە ئاساییە نەیکەی بە سێشەم بەڵێ بەڵام نەکەین بە حەسارێکش لەسەری کە بڵێن هیچ نابێ بخۆی ئەوەشیان تۆزێک عملی نابێ ئەگە بەم شێوازە بیخوات بەری خواردنی ناگرێ و شتیایشی ناگرێ لەو لاشەوە خواردنەکانی کەی پێخوری و زۆر یارمەتیەدا بۆ کە گەشتێکی جوانی هەبێ گەشتێکی باشی هەبێ لە کێشی و لە باڵاشیە زۆر باش جا دکتۆر ئێسامە یەک خاڵی تریشمان هەیە هەندێک لە مناڵان ئێستا لە ڕووی تەندروستێ لە هەر بابەتێکەوە بێت لەم مانگەیە بە ڕۆژوونین دایک و باوکەکان بە ڕۆژون کاتی نان خواردنەکان تێک ئەچێ ژەمی نیوەڕۆ نەماوە ئیتر بۆ نمونە مناڵەکە بەداخەوە بە بیسکیت و شتە خۆی تێرەکە تاکو کاتی بەربان کە بە قسەکەی جەنابە زۆر جار کاتە بەردڵی ئەگرێ خواردنەکەی پێ ناخورێ باشە جا دکتۆر یەک خاڵمان هەیە ئێستا بەڕێزت ئەوەی کە باسی ئەەکەی بۆ ئێمەی گەورە لانێ ئاسانتر بێت من ئاگام لە خواردنی خۆم بێت چی باشە ئەی خۆم چی خراپە نایخۆم هەندێک جار شتە باشەکان خواردنە باشەکان تامیشان ئەوە نە بەڵام بەڵێم سوودی هەیە ئەی خۆم بەڵام تۆ بۆ مناڵک ناتوانانی ئەمە بکەیت دکتۆر چی بکەین خواردنێکمان هەبێت لە خواست و سەلیقەی مناڵەکەەوە نزیک بێسە شەفرەوش دەمڕۆ ماکارۆنی دروستەکە مناڵ حەزی لەمە زۆرە بەڵام بەڕێزت پێمان بڵێ کامێک لە خواردنەکانەیە لە سەلیقەی خواردنی مناڵی ئەم سەردەمەوە نزیکە چون مناڵیان سەردەمە تامی فاستفودی کردو ئەو تامە چۆتە بندانی تازە لانە هەمووی خواردن ئاسان نەباشکردنەوەی تۆ چۆن لە ماڵە بتوانانی جێگرەوەی بە تامی بۆ دروست بکەی بەڵام سەلامەت و تەندروستیش بڵێ
خۆی بزەبت ینی حەزی مناڵەکە زۆر دەورە بینێ ینی مناڵ ێستا زیاتر ڕووی لە فاسفود کردووە فاسفود ینی سێرەکەی زۆربیان دایکان و باوکان گلێوەکانڵن خواردنە کوردەوەرەکان ناخۆن ئەمە زۆر کێشەیە ئێمە چی بکەین یعنی توانین باڵانسێ ڕابگرین مەسەلەن تۆ جارجار ئەگەر فاسفودی بۆ بکەیت بە نمونە کە پاستا یان پیزا من زۆر جاڵم پیزا ئەگەری خۆقی چێکە پیزا زۆر شتێکی باشە هەم لایانی کاربۆهایدرێتەکەی تایە کە هەویرە هەم ئەگە ئەو مریشکەی سەریان ئەو پەنیرەی سەریەکە پاک بێ شتێکی باش بێ ئەمە خۆی لە خۆیان پرۆتینە ئەو سەوزەیەکە یەکەم بەسەری ئەمە خۆی لە خۆیان بەشی سەوزەکەشمان بۆ کەڤەرەکە و ینی شتێکی زۆر باشە ئەگە بەم شێوازە بیر لێ بکەین زۆر زۆر باشە یان حتا ئەگەر مەسەلەن مریشک بە شێوازی گەس کە بۆی دروستەکرێ هەرچە من لەگەڵەوانین زۆر بخورێ بەڵام ئەگە خورا مریشکەکە لەگەڵ بەشێک زەڵاتێشی پێ بدرێت زۆر زۆر باشە ئەمە هەم پرۆتین و هەم لایانی سەوزەکەشمان ڕێکخستیانی یعنی باڵانسی ڕاگەرین بەس نەک ئەوەی کە تۆ بڵی مەسەلەن مناڵی وە هەیە بەس خۆی گرتو بە پاستاوە یان یان با بڵین بەس بە فینگەرەوە کە ئەمانە خواردنەکەی ئەوە نییە جۆرا جۆر بێت بە یەک شتەوەی گرێت کە نەقسی کۆمەڵی شتێکی بۆ دروستەکە دوای لە مستەقبلە ئەمە کێشەمان بۆ دروستەکە ئەکرێت لەگەڵ حەزی مناڵەکەی بڕین بەڵام پێشی بڵین ئەبێت ئەم شتانەشی لەگەڵا بخورێ من زۆر جاڕێن مایان نەکەم لە خەستەخانەیان لە کلینیک بەگوێت ئەکەن باشن بەڵام بەتەواتی ڕێگریان لێ نەکەی هیچ فاسفودێ نەخۆن ئەمەش خۆی لە خۆی حەسارێکە و قورسە بۆ سەریان ڕەنگە دوایی وەکو چۆن بڵێ وای لێ بێ کە ڕەفزیان خواردنێ بکە بڵێ مادام ئەوەم نییە من هیچ ناخۆم ئەویان هەیە ڕەفزەکە حتا تەنانەت لە تەمەنی هەرزەکاریشە نەک تەمەنی مناڵی بچووکە هەرزەکارێکەیەت ئەڵێ مریشک و گۆشت بخۆ ئەڵێ من بەو شێوازە نایخۆم کە لە ماڵەوەکەیە بەم شێوازە کە لە فاسفودەکانە کە لەسەر پیزایە یان بە شێوازی گەسەڵم قەی ناکە بەوەش بێ بەڵام تەندروست بێ و پاک بێ کێشەی نابێت باشە دکتۆر ئەم ڕێژێنانەی لە جەستایە لە بینی نێرومێ لە بینی مناڵی کوڕ و کچە جیاوازی هەیە لە گۆڕانکاریە بەڵێ خۆی کۆمەڵی هۆرمۆن هەیە جیاوازی هەیە بەڵام هەندێکیان هەیە جیاوازیان نییە ئێمە بە نمونەگە باسیکەین لە مێشکە ئێمە هۆرمۆنی پیتوتەریمانەیە ئەم هۆرمۆنە کە ئیتر پێوترێ ماستەر گلاند حساب کە وەکو سەرۆک وەزیرانێک وایە هەرچی هۆرمۆناتی نزیکی 5-6 هۆرمۆندەرەدا بۆ جسم هەرێک لە ئاستێکە ئەمە تقریبان لە کچ و کوڕ نزیکن لەیەکەوە ئینشەڵڵا وەقت تێک ناچێت ئەویان زۆر سنتەرێکی زۆر زۆر گرنگە بەڵام کە هێتە خوارەوە بە نمونە عنی هۆرمۆنی ئەدرینەڵمانەیە لە سەرگورچیلەکان ئەمانە هۆرمۆنی سێکس هۆرمۆن دەردەن کە لە نێرە جیاوازە لەگەڵ مەیە لە کوڕا جیاوازە لە کچە بەڵێ ڕێژەی هۆرمۆنی نینەکە لە کوڕا زیاتر دەردرێ لە کچە ئیسترۆجینەکە زیاتر دەردرێت لە کوڕات هۆرمۆنی ئەندرۆژین دەرەدا زیاتر هێرکەدان و گونەکانی مناڵ شتەمانەوە لە کوڕکچە جیاوازە و ئەوەش هۆرمۆنەکان بە ڕێژەی تایبەتی خۆی دەرەدا باشە لەسەر بۆ نمونان دامەکانی تری جەستەمانە و ڕژێنانە وەک پەکرێنی پەنکریاس وەک جگەر ئەمانە چ کاریگەریشانەیە چی کارگەریشانە ڕژێنەرەکان بەڵێ طبعا پەنکریاس ئەو شتێکە لە گلاندە هەرە گرنگەکان کە شاوسەنگی جەستەیە بەتاکید بەتابێت چکە ئینسۆلین دەرەدات ئینسۆلین کە ڕێخستنی شەکرەکە لە لەشە ئەمە یەکێکە لە گلاندە هەرە گرنگەکانی لەش بەڵێ یعنی ڕێخستنی شەکرەکات و هەر ئەمە شاگەر پەکی بکەوێیان تەمبەڵ بێت شەکرەمان بە دروستە بێت کێشی شەکرەمان بە دروستە بێت دکتۆر وەڵا بوونی جەنابەت لێرا من بە دەرفەت باوەڕی گرم یەک پرسیارم هەیە لەسەر ئەوەی کە لە ئێستاە ئەوترێت مناڵی ئەم جیلا زووتر لە جاران تەمەنی باڵغ بوونیان دەست بێت ئەمە لە ڕووی تەندروستی و گرفتیان بۆ دروست ناکات یان بۆ نمونە ئەگەر ئەمە ڕوویدا پێویستەکە بۆ نمونە هەندێک کانزا مۆڵتیڤیتامین یان گۆڕانکاری لە ژیانیانە ڕەچاو بکرێ بەڵێ بەتاکید من ێستا خۆم ڕۆژانە چەندین حاڵەتی گەشەی پێشوەختم بۆ دێت لە کوڕ و لە کچیشە یعنی تەمەنی هێشتا بۆ منە کچ لە 8 ساڵەوە بێت تەمەنی بلوغی دەست پێ بکات گۆڕانکاری لە جسمیان ڕووباسیەکەی تەمەنی 6 ساڵ 7 ساڵاتوە گۆڕانکاری هەمووی ڕوویاوە ئەمە چییە هۆکارەکە ئەو کار زۆرە تەمان ئێستا ستایلی ژیان گۆڕاوە مناڵ بەردام لە ماڵەوە دانیشتووە خواردنەکانی خواردنی تەندروست نی زۆرجار خەوی تەندروست نییە کە مامووی هۆکارە بۆی کەوا گەشەی پێشوەختی دروست بێ بڵێ کەیت ئەمە خوتوڕێکی زۆر لەسەر مستقبلیان دروستەکە بە تایبەتی لە باڵایانە زۆربیان کورتە باڵا دەرەچن ئەگە چارەسەر نەکرێن چارەسەر ئەوەیە کە ئەو بلوغە ڕاگیریە ئەگەر هۆکارەکە لە ئەو پتەریا بێ کە باسمان کرد کە لە سنتەرەوەیە کە هۆرمۆنی بالەغبوون زیاد دەرەدا ئەبێ ڕایگرین ئەیوەستێنین سەپرێسێکین بە ئینگلیزی با بڵین سەپرێسێکین ڕایگرین حتاوەکو تەمەنی ئەگاتە تەمەنێکی تەبیعی جاکە بۆ ئێسخانی زوودا نەخرێ و باڵای کورت نەبێ چونکە هیچێکە لە هۆکارەکانی کورتە باڵای لە ئێسایە بۆیە ئێمە ئەوە چارەسەرەکەین یەکسەر دوایەوە کە تەشخیصمان کرد چارەسەری پێویستی بۆ دانی
دەست خۆش دکتۆر وەکو کۆتا پرسیارم چکە بابەتێکشمانەیە پەیوەستە بەم جۆرە خواردنەوە بەڵێ پەتاتە بەڵێ ئەزانین بەهایکی خۆراکی زۆر باشی بەڵام ئەو پەتاتامەوە چی بیەکەن چی بەسەرهێنن بەڵام ئەتوانین هەر بە سروشتەکەی خۆی بیکڵێنین هیچ کێشەیەکی نییە و مناڵ بۆ گەشە لە ئەو پڕۆتینە هێکایە باشە و ئێمە زۆر دڵخۆشیشین یان ێساونەی کە لە هەرێمی کوردستانە ساڵانە ڕێژەیەکی زۆریش بەرەمی پەتاتەمانەیە کە بگرە زۆرجار لە خۆشمان زیاد بینێرینەوە باسی واکەین پەتاتە باسی پرۆتینەکانە کرد هێلکە سوورمەکەرەوە بە کوڵای بێ بە مناڵ پەتاتە بمەیکە بەفنگر بە کوڵای بێ بە مناڵ یەکێکە لەو خواردنانی گرنگ بێ بۆ مناڵ بەتاکی تەمان پەتاتە بەشێکی گرنگە و خۆت و باسێکی هەرچەنێ ڕێژەی کاربۆهایدرێتی بەرزترە ینی کاربی زۆرتایە بەڵام بەتاکیت بەشێکە لە ژەمەکانی مناڵ ینی زۆر زۆر پێویستە بەڵام ئایا بە شێوازی کوڵایی بدرێ ئەگەر مناڵەکە تەبیعەتی بیبا دیسان تەبیعەتەکە زۆر زۆر گرنگە ئەگەر بتوانێت بیخوا بە شێوازی کوڵایی زۆر زۆر باشە چونکە بەڕاستی بە شێوازی سوورکردنەوە و فینگر ئەوەی کە باسەکرێ هەم ئەو ڕۆنەڕێکی خراپە ینی تووشی هەدرەجە و ئۆکسیدێشنی پێوترێ کە باش نییە هەمیش خۆی سوورکردنەوە بەشێکی زۆر لە بەها خۆراکەکەی لە دەستەدا پەتاتە بۆی ئەگەر بە شلەش بکرێت شلەی پەتاتە ئەمە بەڕای من زۆر شتێکی چاکە ئەگەر بە کوڵاوێکش بیخوا وە هەر باشتر فرن چی دکتۆر بەڵێ بیکەیتە فرنەوە فرن ئەوە هەر زۆر برژاویش زۆر زۆر باشترە وەک لەوەی کە سوورکرێتەوە ئەوش ئەگەر بۆ شێوازانە بۆی دروست بکرێت بەڕاستی زۆر زۆر باشەوە من یەکێم لە حەزەمێ بەڕاستی دایکانی ئێستا ئاسی هۆشیاریان زۆر باشە ئیتر دیارە بەوەی کەەوە سەیری بەرنامە و سوۆشیال میدیاکان و خوێندنەوەیان باشتر لە سوۆشیال میدیاکان هەستەکەم کەیان بۆ لامان ئەوشتانیان زۆر باشە من بەدڵمە لەو ڕۆ ینی بەڕاستی هەستەکەم بە ڕێژێکی باش دایکان هۆشیاریان باشە لە شێوازی خواردنەکان کە ئامادەیەکەن بۆ مناڵەکانیان ینی زۆر جوای لەکەی تۆش سوودی لێبینی یانی تۆ دکتۆری سوودی لێبینی کە هەندێک شتەڵێ دوایی بیری لەکەی تۆڵی ڕاستەکەم شتانی زۆر باشە من ئەوەم ئەو شتم بەدڵە بەڕاستی هیوادارین کە هەمیشە سێری و بابەتە گرنگانە بکەین دووبارە سپاس بۆ تۆ دکتۆر دەستەکانە خۆش بێت بە هیوای ئەوەی کە هەمیشە بەبەت پرسیارەتی بزانین ئامانجی سەرەکی ئێمەش دەم تەورە ئەوەیە کە سێ بابەتی سەرەکی وەکو دکتۆر ئاماژەی پیا لەسەر کوێرە ڕژێنەکان و ڕژانانەی لە جەستەی ئێمە بە تایبەتی منداڵیش کە پەیوەستە بە گەشە و پەیوەستە بە مانگی ڕەمەسانەوە ئەوەیە کە خواردنێکی تەندروستین بە مناڵەکانمان خەوێکی باشێ بێ مناڵەکانمان وەزایدە مناڵەکانیشمان واز لە تۆزێک کۆمپیوتەر و ئایپاد و شت بێنن جوڵەیەکی باشیانە بێ بۆی کە بتوانن بەردەوام بجوڵێن و خەویان بێت و برسیان بێت کە تاوتەمەنەی کە گەشیان هەیە دووبارە سپاس بۆ تۆ دەستە خۆش بێ